بینەر و بیسەر عزیزەکانم لە شوێنەکەن سڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم کەم ئێوارێژ بە دیدەنی ئێوەی ئازیز شاد دەبمەوە. بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک ساڵح مەجیدمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی گەشەپێدانی سامانی ماسین باس لە پاراستن و گەشەپێدانی سامانی ماسی ئەکەین لە هەرێمی کوردستان. کاک ساڵح بەخێر بێی سەر و سەرچاو سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس بێەوە سڵاو لە بەڕێزتان سڵاو لە بینەران و بیسەرانی خۆش. زۆر سپاس دەکەم. کاک ساڵح پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ بکەم زانم کۆمەڵی گەشەپێدانی سامانی ماسی بە چ ئامانجێک دامەزراوە ساڵی چەند دامەزراوە باسێکی ئەو کۆمەڵەیان بۆ بکەی بێ زەحمەت. بەڵێ لەڕاستیدا ئەم کۆمەڵەیە ساڵی 2022 دیاریکراوی لە 36 ساڵی 2022 مۆڵەتی فەرمی لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە هەروەکو سەرجەم کۆمەڵە و سندیکاکانی تر. ئامانج لە دامەزراندنی ئەم کۆمەڵەیە پێشخستنی کەرتی سامانی ماسیە لە هەرێمی کوردستان بە هەردوو بەشەکەی و هەم سامانی ماسی خۆماڵی لە دەریاچە و ڕووبارەکانە هەم سامانی ماسی ئەو پرۆژانەی کە بە شێوازی دەستکرد ماسی بەخێوەکەن لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان و بە ئامانجی پێشخستنی سێکتەری ماسی بەگشتی لە هەرێمی کوردستان ئەو کۆمەڵەیە دامەزراوە. زۆر باشە بزانم لە هەرێمی کوردستانە لە ئێستاە سامانی ماسی چەند پرۆژەی هەیە یاخود ئەو پرۆژانەی کە ئێستا لە بەردەستان و لە کارکردنە ژمارەیان چەندە چۆن کار ئەەکەن؟ بەڵێ لە هەرێمی کوردستانە لە ئێستا سێ جۆر پرۆژەی بەخێوکردنی ماسی هەیە کە ژمارەی زۆرە با بڵین پرۆژەکانی بەخێوکردنی ماسیە لە حەوزی گەڵاکە ئەمانە با بڵین ژمارەیان زۆر زۆرە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانە هەیە. بەخێوکردنی ماسیە بە تایبەتی جۆری کارە لە حەوزە گەڵەکانایە. شێوازە شێوازێکی کۆن و تەقلیدیە لە زۆربەی وڵاتانی دنیا ئەم شێوازە هەیە بەڵام وڵاتانی کە گۆڕانکاریان کردووە لە شێوازی بەخێوکردنەکەی زیاتر ئێستا نیزامی با بڵین چرم کەسەب بەکارێنن و ئەحوازی تر بەکارین جگەلەوەی کە حەوزی با بڵین گڵ و مەساحەیەکی زۆر داگیرەکە ئاوێکی زۆری پێویستە بەڵام ڕاستیدا جۆری یەکەمەوەی کەلا ئێمە زۆر زۆر بڵاوە حەوزە گڵەکانن لە دوای ئەو حەوزە هەڵواسراوەکان لە دەریاچە و ڕووبارەکانە ئێمە ئەوەشمان هەیە با بڵین لە زی بچووک لە دەریاچی دووکان هەمانە لە دەریاچی دەرمەندی خان هەمانە با بڵین لە سەدی مووسڵ هەیە لە زۆربەی ناوچەکانی تر لە هەرێمی کوردستانە حەوزی هەڵواسراو هەیە بە شێوازی هەڵواسراو ئەم حەوزانە یان قەبەزیشی پێوترێ ماسی لەویا بەخێوەکرێ بە شێوازی چڕ با بڵین لە مەساحەیەکی کەمە زیاترین ماسی بەخێوەکرێ. جۆری سێممان با بڵین بەخێوکردنی ماسیە لە حەوزی کۆنکرێتیە ئەمە تایبەتە بۆ ماسیانەی کە بۆ پرۆژانەی کە سەرچاوی ئاوەکان سەرچاوی ئاوی ساردە با بڵین لە ناوچە سارد و کوێستانیەکانە تایبەتە بە ماسی تراوت ئەوەی کە لە ناو خەڵکە وا ڕۆشتووە بە ماسی سەلەمۆن ڕاستی ماسی سەلەمۆن نییە زۆر نزیکە لە ماسی سەلەمۆنەوە لە شقل و شێوەیە بەڵام جۆری ماسیەکە ماسی تراوتە ماسی لە جۆری تراوتی پەلکە زێڕینەیە ئەمەش لە ناوچە سارد و کوێستانیەکانە لە هەرێمی کوردستانە 16 پرۆژەی بەخێوکردنی ماسی تراوت هەیە لە ناوچە سنووریەکان زیاتر ناوچە سارد و کوێستانیەکان ئەمە پشت بە ئاوی ساردە ئەبەستێ ئەو سێ جۆر پرۆژەیەمان هەیە وەکوانەی پرۆژەکانی بەخێوکردنی ماسی. باش بزانم لە هەرێمی کوردستانە کەشوهەوای ئێمە ئەو ژینگەی کە هەمانە لە هەرێمی کوردستان تا چەند ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە سامانی ماسی بەرەو پێشەوە برینەوە کەشوهەوای ئێمە گونجاوە لەگەڵ بەخێوکردنی ماسیە؟ بەڵێ لە هەرێمی کوردستانە زەمینەی گونجاو ڕەخساوە بۆ بەخێوکردنی ماسی هەم کەشوهەواکەمان گونجاوە بۆ بەخێوکردنی ماسی هەم با بڵین ڕێنمایەکانی کە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو دەری کردووە ئەوەی کە با بڵین بە ڕێنمایی ژمارەنەوەی ساڵی 2021 ئەژمارەکرێ ئەویش با بڵین ڕێگە خۆشکەرە بۆی هەمدانێکە بۆ خەڵک بۆی خەڵک پرۆژەی بەخێوکردنی ماسی زیاتر لە ناوچەکانە دروست بکات وە کەشوهەواکەش گونجاو و ئاوی ئەو ئاوەی کە با بڵین لە سەرچاو ئاویەکانی ئێمەش گونجاوە بۆ بەخێوکردنی ماسی و زەمینەکە لەبارە لە هەموو ڕوویەکەوە. زۆر باشە بزانم هەر پرۆژەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان دەست پێ ئەکرێەوە بە تایبەتر پرۆژەی ماسی بەخێوکردن بۆ نمونە چەند مەرجێکی هەیە ئەو مەرجانە چین کە پێویستە لەو پرۆژانەیە هەبن کە پرۆژەی ماسی بەخێوکردنە مەرجەکان چیە لە لای ئێوە کە وەکو ڕێنمایی دەرئەچێ بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ پرۆژەیەکی ماسی بەرهەمهێنن؟ بەڵێ ڕاستیدا مەرجەکان لە ڕێنمایی ژمارەنووی ساڵی 2020 هاتووە کە لەناو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو ئەم ڕێنمایانە دەرکراوە
مەرجەکان ئاسانە ئێستانی پێشتر ڕێنمایەکان تۆزێ شکارەتێکی تیا بوو کە خەڵک ناڕازی بوو ئیود مەسەلەن ئەم ڕێنمایانە زۆر ئاسان نییە قورسە کەسێک بیوێ پرۆژەی سامانی ماسی جێبەجێکە بەڵام ڕێنمایی کە لەم ئاخیرا دەچۆ ڕێنماییش بەڕێوەی ساڵی 2021 ئاسانکاری کراوە بۆ هاوڵاتیان بۆ یەکێک کە بیوێ پرۆژەی بەخێوکردنی ماسی دروست بکە لە هەر ناوچەیەکا بێهێوێ و داواکاری پێشکەشەکەەوە پێی ئەو ڕێنمایە ئاسانکاری بۆ کرێ بۆ ئەوەی پرۆژەکەی دروستکە جگەلەوە جگەل لە ڕێنمایەکان ئەبێ خودی ئەو شوێنی کە ئەو کەسەی هەوێ با بڵێن پرۆژەی ماسی لەسەر مەرجەکانی پرۆژەکە چی بێت؟ بەڵێ مەرجەکانی پرۆژەکە زیاتر ئەبێ ئەو شوێنی کە پرۆژەی لەسەر دروستەکە بەڵێن بۆ حوزی گەڵ جۆری خاکەکەی بە شێوێ بێت کە ئاو بگرێتە خۆ یعنی تۆ کە حوزێک دروستەکەی نابێ ئەو حوزە ژێرەوەی با بڵێن حوزەکە بنی حوزەکە بە شێوێ بێ کە زیخ و چەولم و ئەمانە بێ کە ئاوەکە دابدات خاکەکەی گەڵین بێ خاکێکی قوڕین بێ بۆ ئەوەی کە ئاوی بەرکەوت دەنگکۆڵەکانی ئەو خاکە بۆ ئاوسێت و مەساماتی بینی نەهێڵێ وا باشترە بۆی ئاوەکە گلباتەوە ئەو خاکێک بێ کە ئاو گلبەتاتەوە خاکێکی گەڵین بێت جگەلەوە ڕوبەرێکی فراوانی هەبێت چونکە ئەگەر حوزێک ڕوبەرەکەی فراوان بێ یان ڕوبەرێکی فراوان دیاری بکەی چەند حوزێکی لەسەر دروستکەی جەدوای کەڵکی ئابوووریەکەی باشترە جەدواکەی باشترە جگەلەوە تۆپۆگرافی ئەرزەکەش مساعید بێ بۆ ئەوەی کە تۆ بتوانێت حوزی گەڵی بە ئاسانترین شێوە لەسەر دروستکەی کورفەیەکی زۆری تێنێچێ ئەوەکو خاکەکەی وەکو سەرچاوی ئاوەکە پێویستە ئاوێک بێ بە کەڵکی بەخێوکردنی ماسی بێت ئەوە هیچ پیسبوونی لە سەرچاوی ئاوەکە نەبێ بۆ بڕەکەشی ئەوەندە بێ کە بەشی ئەو ڕوبەرە بکە کە تۆ حوزی لەسەر دروستەکە یعنی بڕەکەی کەم نەبێ بڕەکەی بەشی ئەو عەدەدە حوزە بکە کە تۆ لەو مەساحەیە دروستیەکەی وەکو تووشم هیچ پیسبوونێکی تیان نەبێت جا پیسبوون بە پاشەڕۆی شارەکان بێ یان کارگەکان بێ یانەوەی سەرچاوەیەک بێ ئاوێک بێ کە گونجاو بێ بۆ بەخێوکردنی ماسی باش لە سەرەتای پرسیارەکان وەڵامەکان تا باسی ئەوت کرد کە سێ جۆر ئێمە ئەتوانین بە شێوەی سێ جۆر ماسی بەخێوکەین لە هەرێمی کوردستانە بزانم مەرجە کەسی شارەزا مەسەن سەرپەرشتی ئەو پرۆژانە بکە ئەنی خود ئێمە کەسی شارەزامان هەیە تایبەت بەوەی کە سەرپەرشتی ئەم پرۆژانە بکەن وەکوی کە پرۆژێکی زۆری سامانی ماسی هەیە لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ بێگومان ئەو پرۆژانە کە دروستەکرێ تێچووەکی زۆری هەیە ئەبێتەوە کە پارەیەکی زۆر کەسێک سەرفەکە لە دروستکردنی پرۆژەیەەکە یعنی ئەپێ پرس و ڕا بە خەڵکی شارەزا بکە پێش ئەوی پرۆژەکەی دروستکە ڕێنمایەکان وەرگێ و لە کاتی دروستکردنی پرۆژەکە بە هەمان شێوە دوای تەواوبوونی پرۆژەکەی لەو کاتەیە کە پەنجە ماسی تەیەکە دەزەکە بە بەخێوکردنی ماسی ئەبێ لە هەموو ڕوویەکەوە پرسوڕای بە خەڵکی شارەزا و بە خەڵکی پسپۆر هەبێ بۆ ئەوی تووشی هەڵەی زانستی نەبێ بۆ ئەوی تووشی هەڵەی هوەری نەبێ چونکە هەر هەڵەیەک لە بەخێوکردنەکە ڕوو بدات سەرنجام ڕەنگە بێتە هۆی مردنی ماسیەکان یان بێتە هۆی نەخۆشی لە ماسیەکانە کە لە نەتیجەیە ڕەنگە زەرێکی ئابووری بەرخاوە پرۆژەکە بکرێت بۆیە زەرورە خەڵکانی پسپۆر و شارەزا ڕۆڵیان هەبێ لەم پرۆژانەیە ئەو خەڵکانش کەیان هەوێ پرۆژی بەخێوکردنی ماسی دروستکەن هەر لە سەرەتاوە پرسوڕان بە خەڵکی شارەزا و خەڵکی پسپۆر هەبێ بۆی تووشی زەرەر و زیان دەبن ئێمە یعنی بۆمان ڕوون بۆتەوە ینی ئەو پرۆژانەی کە پرسوڕان بە خەڵکی شارەزایە و بە پێی ڕێنمایەکان با بڵێن پرۆژەکانیان دروستکرد و ماسی بەخێوەکەن کەمترین کار ڕوبەڕووی زەرەر و زیان نەبنەوە بەڵام ئەو پرۆژانەی کە بە شێوازی هەرڕەمەکی و هیچ پرسوڕایەکیان و بۆ خۆیان ماسی بەخێوەکەن و بە نەشارەزایی ماسی بەخێوەکەن ئەبینی لێرەوە لەوێت تووشی زیانی قورزە بن تووشی ئەوە بن ماسیەکانیان ئەمرێ ماسیەکانیان نەخۆشەکەوێ زەرری ئابوووریان بەرەکەوێ ئەنی من دایمە ڕێنمایی ئەو کەسانە ئەکەم وا باشترە پسوڕا بە خەڵکی شارەزا بکەن بە پێی ڕێنمایەکان ماسی بەخێوەکەن بۆ ئەوەی سوودەکەی بۆ خۆیانە بۆ ئەوەی تووشی زەرەر و زیان نەبن و تووشی زەرری ئابووری زۆر ڕاستە بزانم ئەم پرۆژانە بە دوواداچوونی بەردەوامی ئەوێت لەلایەن ئەو کەسانەوە یاخود هەر لە سەرەتای دروستبوونی مەسەلەن پرۆژەکە پێویستی بە و مەسەلەن ئەو کەسانە و شارەزایانە هەیە وڵا بەنسبەت بەخێوکردنی ماسیەوە بڵێ بە دوواداچوونی بەردەوامی ینی پێویستە ئەو کەسێک کە با بڵێن ئەبێتە سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە با بڵێن خەڵکێکی شارەزای و شارەزایی هەیە لە بەخێوکردنی ماسیە ئەبێ بەردەوام با بڵێن لە مانگێکە جارێکیان دوو جار سەردانی ئەم پرۆژەیە بکە ڕێنمایەکانی خۆی بدات بە خاوەنی پرۆژەکە لەسەر با بڵێن شێوازی بەخێوکردنی ماسیەکە لەسەر پێدانی ئالیگە لەسەر
با بڵێن بەڕێوەبردننی پرۆژەکەی لە هەموو ڕوویەکەوە بەپێی ئەو زانستی کە پێیەتی بەپێی ئەو شارەزایی کە هەیەی ڕێنمایی تەواوی خاوەن پرۆژەکان بکە بۆ ئەوەی تووشی زەروزیان باش باسی ئەوت کرد کاک سەلاح کە لە هەرێمی کوردستاندا ماسی کار بوو سەلەبوونمان هەیە بەس بە زیاتر خواست بۆچی زیاتر لەسەر کار بۆ وەکو ئەوەی سەلەمونەکە زیاتر خواستی کەمتری هەیە یاخود ژینگەکەی ئێمە وا ڕەخساوە کە زیاتر بتوانین ماسی کار بەرهەم بهێنین هۆکارەکەی بۆ چیان ئەگەڕێیتەوە؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە پرۆژەکانی بەخێوکردنی ماسی کارمان زۆرە لە هەرێمی کوردستانەوەی کە باسم کرد حەوزە قەڵینەکانیان حەوزە کوڕینەکان ئەمانە زیاتر ماسی کارم بەرهەمێنن جۆری کۆمۆد کارە بەرەمێنن ئەوەی کە لە بازاڕ و ڕێستۆرانتەکانە هەیە و حەوزە هەڵواسراوەکانیش لە دەریاچەکانە ئەوانیش هەر ماسی کۆمۆد کارە بەرهێن لەبەروی ئەم جۆرە ماسیە زۆر بڵاو بۆتەوە لە زۆربەی با بڵێن چێشخانە و ڕێستۆرانتەکانە ئەم جۆرە ماسیانەیە ئەفرۆشتی و ئەبرژێندرێ و لە دوکانەکانی فرۆشتنی ماسیە لەبەرەوە ئەم جۆرە لە ناو خەڵکە زۆر بڵاو بۆتەوە و تامی خۆش و خواستێکی زۆری لەسەدا لەبەر ئەوەیە زیاتر ئەم ماسیە سەر بەبێ و زیاتر ئەم ماسیە لە ناو خەڵکە نرخەکەشی گونجاوە تا ڕادێک لە چاو بەراورد با بڵێن بە گۆشتی سوور ئێستا نرخی چولێ با بڵێن گۆشتی ماسی لە جۆری کارب با بڵێن بە زیندوی بە 1000 دینارە لە ئێستا لە چاو گۆشتی سوورەوە هەرزانترە یان بە حەوریان بە حەوتونیوە یان کەمتر ئەمە شتێکی زۆر باشە لەبەر ئەوەیە کەمە پرۆژەکانی خۆمان زۆر زۆرە ینی ئەم ماسیە ئەتوانین ئەمە بڵێن ئێستا گەشتنوتە ئاستی خۆبژێوی لە بەرهێنانی ماسی کار بەرهەمێکی باشمان هەیە و بەرهەمەکەش کوالیتیەکەی زۆر باشە عنی بەراورد بە کوالیتی ماسی کاربی دەرەوە کوالیتی ماسی خۆمان زۆر باشە و زۆر تەندروستە و تامیشی خۆشترە لە چاو ماسی کاربی وڵاتانی ترال بۆیە زیاتر مەرغوبە لە لای خەڵک ئەم جۆرە ماسیە بۆیە خواستێکی زۆری لەسەر لە دوای ئەو ماسی با بڵین تراوت دێوەی ناو خەڵکە بە سەلەمۆن ناسراوە لەبەرەوەی ئێمە پرۆژانەمان کەمە پرۆژی بەخێوکردنی ماسی تراوتمان کەمە هەرچەند لە ناوچە سارد و کوێستانیەکانە هەیە بەڵام کەمتر ئەمە چۆتە ناو خەڵکەوە ئەویش با بڵین خواستی لەسرە بەڵام لە دوای کاربەکەەوە خواست لەسەر ئەم ماسی تراوتە هەیە و ئەویش سوودی زۆر و بەرهەمەکەشی زۆر بە کوالیتی و زۆر باشە کە لە پرۆژەکانی خۆمانە بە شێوەیەکی تەندروست بەرهەمێت. باش کاک ساڵح بۆچی لە ئێستا گرنگی زیاتر بۆ دوو جۆرە بەرهەمی ماسی ئەدرێت ئێمە ناتوانین بۆ نمونە لە ماسی و بابەتی ترمان زۆرە بۆ ڕۆبیانمان هەیە قڕژاڵمان هەیە ئەمانەکە زۆر جۆری ترمان هەیە کە ئەخورێن و بەکارێن ئێمە ناتوانین ئەوانە بەرهەم بهێنین یاخۆ ژینگە هەرێمی کوردستان لەبارە بۆی ئەگەر بەرهەمیان بێنین یاخود جارێ نەگەشتونێتە ئەو ئاستەی کە ئەو بەرهەمانە هاوردە بکەین. بەڵێ لە ڕاستیدا با بڵین بە نسبەت گیانەوەرە ئاویەکانی ترەوە با بڵێن هاوشێوەی ڕۆبیان و ئەوانە ئەو چەند ساڵێکە خواز لەسەر ئەو گیانەوەرە ئاویە هەیە لە هەرێمی کوردستانە پێشتر خواز لەسەری کەم بووە لەبەری خواز لەسەری کەم بووە خەڵک بری لەوە نەکرێتەوە پرۆژەی بۆ دروستکە لە ئێستا خەڵکێک هەیە مەسەلەن هاوڵاتی هەیە پرسیارەکە لێ ئەمە ئەگەر بمەوێ پرۆژەی ڕۆپیان دروستکە شتێکی باشە یعنی محاولەیەک هەیە خەڵکانێک بۆ ئەوەی کە بیان هەوێ پرۆژەی تری گیانەوەری ئاوی دروستکەن لە با بڵێن بۆ نمونە پرۆژەی ڕۆبیان چونکە چەند ساڵێکە خواستیش لەسەر خواردنی ڕۆبیان لە هەرمی کوردستانە وردە خەریکە بەرەو زیادبوون ئەڕوا لە ڕاستیدا ئەوەی کە هەیە لە بازارەکانە لە مارکێتەکانە بەرهەمی دەرەوەیە بە شێوازی فرێژیان بە شێوازی بەستویەتە بازار و مارکێتەکانی هەرمی کوردستانەوە وردە خەریکە خواست لەسەر خواردنی ڕۆبیانج لە هەرمی کوردستانە زیاد دەکات لە وڵاتانی دەور پشتی خۆمانە ئەم جۆرە پرۆژانە هەیە و من دڵنیام عنی لە ئایندەیەکی نزیکە پرۆژەی ڕۆبیانیش لە هەرمی کوردستانە دروست دەکرێت و ئەتوانین ئێمە ڕۆبیانیش لە هەرمی کوردستانە چووکە زمینی هەرمی کوردستانیش و خاک و ئاوی هەرمی کوردستانیش گونجاوە بۆ ئەوەی ئێمە پرۆژەی بەخێوکردنی ڕۆبیان و گیانەوەرە ئاویەکانی تریش دروست بکەین و من گەشتبینم بۆەوەی کە ئەتوانم بڵێم ڕەنگە لە داهاتوویەکی نزیکدا پرۆژەی بەخێوکردنی ڕۆبیانیش لە هەرمی کوردستانە دروست بکرێت و بتوانین ئێمە لە کوردستانە با بڵێن ڕۆبیانیش بەرهەم بێنین. زۆر باشە بزانم لە ئێستا لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە هەوڵێک درا بۆ ئەوەی کە بە خۆشحاڵیەوە کە کارەبای ئەم پرۆژانە بە تایبەت پرۆژەی ماسی لە
بازرگانیەوە بکرێت بۆ کشت و کاڵی ئەمە وای کردکە پارەی کارەبا نرخێکی کەمتر بن ئەو کەسانی کە پرۆژەکان بەڕێوە بەمزام ئەمە تا چەند یارمەتی دەربووە بۆ ئەو کەسانی کە ئەم پرۆژانە بەڕێوە ئەبن و تا چەند کاریگەری ئەوە بووە کە وەکوی باست کرد کە لە ئێستای ئێمە ئەتوانین خۆبژێوی خۆمان و لە عێراقیشە ئێمە ماسی هاوردی عێراقیش بکەین تا چەند ڕەمەجەکەی دڵخۆشی و تا چەند هۆکاریش بووە. لە ڕاستیدا با بڵین وزەی کارەبا زۆر گرنگە لە پرۆژەکانە بە بەردەوامی کارەبایان هەبێت چونکە ئەم پرۆژانە پێویستیان بە وزەی کارەبایە بۆ ئیشپێکردنی ماتۆڕەکانی بەرهێنانی ئۆکسسیژین. ئەگەر با بڵین کارەبا بۆ ماوەی چەند کاژمێرێ بکوژێتەوە ڕەنگە زەر و زیان بەر ئەم پرۆژانە بکەوێت بە تایبەتی لە شەوە و لە وەرزی هاوینە چونکە بە ڕێژەیەکی بەرچاو ئۆکسسیژیندا بەزێەوە CO2 زیاکە ئەلەم حاڵەتەدا ئەبێتە هۆی مردنی بە کۆمەڵی ماسیەکان بۆیە وزەی کارەبا زۆر پێویستە و زۆر زەڕورە بە بەردەوامی لە پرۆژەکانی بەخێوکردنی ماسیە هەبێ. خۆشبەختانە ئێستا لەسەر داوای وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم پرۆژەکانی بەخێوکردنی ماسی بە پرۆژەی کشت و کاڵی ئەژمار کراون و نرخەکەی لە نرخی بازرگانیەوە دابەزێنراوە بۆ نرخی پرۆژەی کشت و کاڵی کە نرخی کارەبا دابەزێنراوە کەمی کردووە کە ئەم شتێکی زۆر باشە و کاریگەری ئەبێ لەسەر بەرهەمی ماسی حەوزەکانە بۆیە گرنگە بە بەردەوامی کارەبا لەم پرۆژانە هەبێ لەبەر بەرهێمنانی باشتری ماسی و بە شێوازێکی تەندروست و دوور لە نەخۆشی و دوور لە ئەوەی کە ڕوبەڕووی کەمبوونەوەی ئۆکسسیژین ببنەوە لە حەوزەکانیان. زۆر باشە بزانم لە ئێستا برلەوە کراوەتەوە کارگەی ئالیک لە هەرێمی کوردستاندا بمەزرەیە خودی ئەمە ئالیک لە دەرەوە هاورداکەین بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بۆ پرۆژەکانی ماسی. بڵێ ئەو ئالیکەی کە لە بازاڕە هەیە ئێستا با بڵێن زۆربەی خاوەن پرۆژەکان پشتی پێە بەستن بۆ گەورەکردن و بەخێوکردنی ماسی حەوزەکانیان دوو جۆرە جۆرێکانەوەیە لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێمە کارگەی دروستکردنی ئالیک هەیە بەشێکی ئەو ئالیکەی کە لە بازاڕە هەیە ئیکارگەکانی ناوخۆیە کە کواڵیتەکەی زۆر باشە و یعنی زۆر ئالیکێکی تەندروستە و بەڵێ جێگای خۆشحاڵیە کە گونجاوە بۆ بەخێوکردنی ماسی بە تایبەتی ماسی کارە بۆ ئێمە نەتیجەی ئەم کارگانە ئەبینین کە بە شێوازێکی تەندروست ئەو ماسیانە گەورە بن و ماسیێکی زۆر بەتامیش دەرەچێت لە نەتیجەی ئەوەیە کە کوالیتی ئەو ئالیکەی ناوخۆ زۆر باشە. لە دوای ئەوە ئێمە بەرهەمی دەرەشیمان هەیە کە لە دەرەوەی با بڵێن هەرێمی کوردستان و یەتە ناو هەرێمی کوردستانە ئەمیش کوالیتیەکەی زۆر باشە هاوشێوەی کارگەکانی ناوخۆ لەبەرەوەی بە شێوازێکی فەرمی یەتە ناو هەرێمی کوردستانەوە لە کەنەتینەکانی ڤێتەنەری لەسەر سنوور با بڵێن سامپڵی ئەم ئالیکە وەرەگیرێت و پشکنی بۆ کرێت و ئەگەر ڕێگە پێدراو بوو داخڵی شارەکانی هەرێمی کوردستانە بێت و بە کەڵکیەوە دیە کە ماسی پێ بەخێو بکرێت ئەگەر گونجاویش نەبێ ڕێگای پێ نادری بێتە ناو با بڵێن شارەکانی هەرێمی کوردستانەوە. زۆر باشە کاک ساڵح وەک ئەزانین ئەم ساڵ بەداخەوە وشکە ساڵی هەیە وشکە ساڵی بەرۆکی گرتوین و بۆ هەموو پرۆژەکان زیانی هەبووە بەداخەوە بزانم لە پرۆژەی ماسیشا بە هەمان شێوە زەرر و زیانی هەبوو بۆ ئەم ساڵ وشکە ساڵی. بەڵێ بە تاکید با بڵێن وشکە ساڵی و گۆڕانی کەش و هەوا و کەمبوونەوەی سەرچاوە ئاویەکان کاریگەری هەیە لەسەر سامانی ماسی بەگشتی با بڵێن خۆی سامانی ماسیەکرێ بە دوو بەشەوە با بڵێن ماسیە خۆماڵی و لۆکاڵیەکانەوەنی بە شێوازێکی سروشتی لە چەم و ڕووبار و دەریاچەکانە ئاژین کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئەم بەشەی سامانی ماسی چونکە ئێمە بینیومانە زۆربەی سەرچاوە ئاویەکان با بڵێن چەم و ڕووبارەکان لەم ساڵا وشکی کردووە بە تایبەتی لەم وەرزەیە کە وەرزی هاوینە لە هەندێک شوێن هەندێک گۆما و ماوەتەوە بە زۆری با بڵێن ئەو گۆماوانەش ئاوەکەی وەستاوە لێرە و لەوەی بینین مەسەلەن ئەڵەن لە فڵان چەم لە فڵان گۆما و ڕێژەیەکی زۆر ماسی مرد بە هۆی کەمبوونەوەی ئاو و ئەوەی کە ئاوەکە لە شوێنێکە قەتی زەبی و ئەوەستێت و ژمارەیەکی زۆر لەو ماسیانە چێتە گۆماوێکەوە ئەمەش بێتەوە هۆی دابەزینی ئۆکسسیژین و بەرزبوونەوەی پلەی گەرمی کاریگەری ڕاستەوخۆیە بێ لەسەر ماسیەکانە بێتەوە هۆی مردنیان یعنی لە زۆربەی چەم و گۆماوەکانی هەرمی کوردستانە ئەم حاڵەتە ڕوویاوە و لەم ساڵە ئەو حاڵەتە زۆر بە بەهۆی کەمبوونەوەی سەرچاوە ئاویەکان و وشبوونی سەرچاوە ئاویەکان ئەوە بۆ ماسیە با بڵێن خۆماڵی لۆکاڵیەکان لەلایەکی ترەوە بۆ ماسیانی کە لە حەوزەکانی شەبەخێوەکەی هەمان گرفتمان هەیە بەڵام
کەمتر بەتایبەتی ئەو پرۆژانەی کە پشت بە با بڵێن چەمێکی دیاریکراویان کانیەگەیان کارێزێگە بەستن ئەم کانی و کارێزە وشکی کردووە یان ئەم چەمە کە سەرچاوی ئاوی ئەم چەند پرۆژێ ئەویش وشکی کردووە ئەویش کاریگەریە بێ لەسەر ئەو ماسیانی کە لەو حەوزانە بەخێوەکەن کە پشت دەبەستن بەو سەرچاوە ئاویە بەڵام ئەمان ئەتوانن ئێمە لە دەرگەی کۆمەڵەکەی خۆمانەوە زۆر با بڵێن خاوەن پرۆژەمان ڕێنمایی کردووە ئەوانەی کە سەرچاوە ئاویەکانیان وشکی کردووە داوامان لێکردوون کە کەسافەی ماسیەکان با بڵێن عەدەدی ماسیەکان لە حەوزەکانیان کەم بکەنەوە ماتۆڕی ئۆکسسیژین زیاد بکەن بیکەنە دوو هێندا و پێدانی علف ڕۆژانە کەم بکەنەوە چونکە ئەمە کاریگەریە بێ لەسەر پیسبوونی ئاوەکە تۆ ئەگەر علفێکی زیادە بدەیت ئەوێتە هۆی پیسبوونی ئاوەکە و زیادبوونی ئامۆنیە و دابەزینی ئۆکسسیژینە و کاتێ پێویست بەوە بێ کە ئەو گۆڕکێ بکەی و ئاویش لەبەردەستانیە لەبەرەوە هەندێک تەکنیکمان پێوتیم کە بەکاری بێنین بۆ ئەوەی ماسیەکانیان پارێزراوە بێت لەو دۆخی ئێستاە کە سەرچاوی ئاوەکان وشکی کردووە یان کەمی کردووە لەگەڵەوە ماتۆڕی ئۆکسسیژین زیاتر دابنێن و بەرهێنانی ئۆکسسیژین لە حەوزەکانیان زیاد بکەن و عەدەدی ماسیەکانیش کەم بکەنەوە ئەمە نەتوانیوانە ئەوانی کە مەسەن ڕێنمایەکانی ئێمە وەرگتووە تا ڕادەیەک توانیوانە با بڵێن ماسیەکانیان بپارێزن لەم خۆناغی ئێستا لە حەوزەکانیانە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەو کەم ئاوی و بێ ئاوێ ببنەوە کە لە سەرچاوەکانە ڕوویداوە زۆر باش بزەم ساڵانە بەپێی ئەو ساڵە و بەپێی ئەو بارودۆخی کە ئەگونجێ چەنەها پەنجەماسیەکەنە ناو ڕووبار و دەریاچەکانەوە بزانم ئەمە کاریگەریەکی باشی هەیە لەسەر بەرهەمهێنانی ماسی و بەردەوامیشن ساڵانە لە خستنە ناوی پەنجەماسی بۆ ناو ڕووبار و دەریاچەکان بەڵێ لە ڕاستیدا وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم ساڵانە بەپێی ئەو پلانی کە داناوە پەنجەماسیەکەنە با بڵێن چەم و ڕووبەرەکان لە هەرێمی کوردستانە لە ئەم ساڵیش وە بەردەوام بوون ئەوەی من ئاگادارمن لە ماوەی پێشوە نزیکەی 200,000 پەنجەماسییان کردە دەریاچەی دووکان و دەریاچەی سیروان لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەمە شتێکی باشە بۆ بژانەوەی ژێرخانی سامانی ماسی لە دەریاچە و ڕووبارەکانە بەڵام پێویستە لەگەڵ ئەو جۆرە ماسیانەیە جۆرە ماسیەکانی تریش با بڵێن گرنگیان پێ بدرێ ئەوەی کە با بڵێن وەزارەتی کشت و کاڵ ئەیکاتە ناو دەریاچە و ڕووبارەکانەوە ماسی جۆری کۆمۆنکار بە لەبەرەوەی ئەوان ئیمکانێتیان هەر ئەوەندەیە ئەتوانن با بڵێن لە هەڵێنەرەکانی با بڵێن وەزارەتی کشت و کاڵ لە با بڵێن ئێمە لە قەزای دوکان هەڵێنەرمان هەیە کە ئێستا لە کار وەستاوە لە پارێزگای هەولێریش هەڵێنەرێک هەیە کە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە زیاتر ئەو پەنجەماسیانە هینی ئەو هەڵهێنەرە بووە هێناویانە کە شتێکی زۆر باشە و ساڵانە لە پلانی خۆیانایە کە پەنجەماسی بکەنە دەریاچە و ڕووبارەکانەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا تەنها ماسی جۆری کۆمنکارم نەبێ و پێویستە جۆرەکانی تری ماسیش ئەوانی کە لە بنەڕەتە لەو دەریاچە و ڕووبارانە هاشین کە ژینگەکەیان ئەو دەریاچە و ڕووبارانەیە ئەوانش گرنگیان پێ بدرێ بتوانین پەنجەماسی ئەوانش ئینتاج بکرێ بەڵام لە ڕاستیدا تا ئێستا ئێمە لە کوردستانە نەماتوانیەوە بە شێوازی دەستکرد پەنجەماسی ئەو جۆرە باشەکان کە لە دەریاچە و ڕووبارەکانە هەیە وەکو جۆری بزا وەکو جۆری شەبود وەکو جۆری با بڵێن جۆرەکانی تر وەکو جۆری سمێڵە کوڵا ئەمانە نەماتوانیوە پەنجەماسی ئەمانش بەرهەم بهێنین جارە ئەوە شێواز و تەکنیکی خۆیەوێ هیوادارم ئێمە لە داهاتووە بتوانین کە پەرە بەو جۆرانش بدەین کە ئێستا ئەم جۆرانە باڵین لە هەڵهێنەرەکانی باشوور و ناوەڕاستی عێراقا پەنجەماسیان لێ بەرهەمێنرێ ئێمەش هیوادارین لە داهاتووە بتوانین بە هاوکاری وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەم بتوانین پەنجەماسی ئەم جۆرانی تریش بەرهەم بێن و بکرێتە ناو دەریاچە و ڕووبارەکانەوە کە هەنگاوێکی باشە بۆ گەڕانەوەی گەنجینەی سامانی ماسی لە دەریاچە و ڕووبارەکانە کە ئێستا بە چەند هۆکارێک ئەم ماسیانە کەمیان کردووە لە دەریاچە و ڕووبارەکانی خۆمان. باشە بزانم بۆ ئەم ساڵ کاک ساڵاح وەرزی قەدەغەکردنی ڕاوکردنی ماسی دەستی پێ کردووە خودت کۆتایی پێ هاتووەوە ساڵانە ئەوە لە چ کاتێکا دەست پێ ئەکات و لەسەر چ بنەمایەک ئێوە دیاری ئەکەن؟ بەڵێ لە ئێستا کۆتایی پێ هاتووە وەرزی قەدەغەکردنی ڕاوی ماسی ساڵانە لە یەک کاتە ئەکرێ؟ تقریبا لە یەک کاتە ساڵانە با بڵێن لە وەرزی بەهارە قەدەغەی ڕاوی ماسی ئەکرێ بۆ ئەم ساڵ لە 15 دەستی پێکرد بۆ 26 و لە 21 ئازاد کرا ڕاوی ماسی ساڵانە ئەم قەدەغەکردنە بۆ ئەکرێت بۆ پاراستنی سامانی ماسیە بۆ ئەوەی لەم وەرزە با بڵێن کە لەو فترەیە کە دانراوە بۆ قەدەغەکردنی ڕاوی ماسی وەرزی زاوزێ و زۆربوونی
ماسیە بەگشتی لە هەموو جۆرەکانی لە ماوەی ئەو 3 مانگەیە بۆ پاراستنی ئەو ماسیانەوە بۆ ئەوەی کە وەرزی زۆربوون و زاوزەی ماسیە وە ئەم قەدەغەکردنە بە پێی یاسای 48 ساڵی 76 ساڵانە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو ڕایگەێنی کە مشتێکی زۆر باشە ئەم قەدەغەکردە ڕاستی دەبە پێی پلەی گەرمی سەرچاوە ئاویەکانە پلەی گەرمی کاریگەری هەیە لەسەر با بڵێن زۆربوونی سامانی ماسی زۆربووی جۆرەکانی ماسی کە لە دەریاچە و ڕووبارەکانی ئێمەژین لە پرەیەکی گەرمی دیاری کراوە با بڵێن گەرادانێن یان ئەو گەرها بەرهەمەیەن و دای ئەنێن بۆ ئەوەی بێتە پەنجە ماسی لە وەرزی بەهارایە بەگشتی بەڵام ڕەنگە لە ساڵێکەوە بۆ ساڵێکە چەند ڕۆژێکی فەرق بێ با بڵێن لە ئەم ساڵە لە 15 سێ بۆ 26 بۆ ڕەنگە ساڵی ئایندا پلەی گەرمی لە 5 سێیان لە دەی سەیە گونجاوی بۆی تۆ قەدەغەکردەکە ڕابگەێنی ئەنی فەرقەکەی لە ڕۆژایە ئەوە نییە بڵین فەرقەکەی لە مانگاوی بەڵێ زۆر باشیشانی ئەم قەدەغەکردنە کاریگەری ئەبێ لەسەر زیادبوونی سامانی ماسی ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت هەر چەندە با بڵین بریانمان لە پۆلیسی دارستان و ژینگە لەسەر جەم پارێزگاکانە ینی هەوڵی باشیان داوە جوودی باشیان کردووە لەو فترەیە ینی خەڵکانێکان دەستگیر کردووە کە سەرپێکی کار بوون هەوڵیان داوە با بڵێنیان ڕاویان کردووە دەست بەسەر کەلوپەرەکانیانی گیراوە ڕوبەڕووی دادگا کراونەتەوە سزا دراون ینی کە شتێکی باشە ئەم هەنگاوانە کە برایانمان لە پۆلیسی ژینگە و دارستان ئەنجامیان داوە و بەڵام هەندێک جاریش لێرەوە لەوێ سەرپێکی کراوە مەسەرەن ڕاوی نایاسایی کراوە لەو فترەیە کە فترەی قەدەغەکردنی ڕاوی ماسی بووە ڕاو کراوە یان با بڵێن ڕێگەی نەشیا و بەکارهێنراوە بۆ ڕاوکردن مەرجەکان چین کاک سەلاح بۆ مەسەن بۆ ڕاوکردنی ماسی هەموو ئەو مەجانە چیە کە پێویستە بۆ ڕاوکردنی ماسی بەکار بێەوە ئەوانەی کە نەگونجاون ئەوانە چییە لە ڕاستیدا مەرجەکانی ڕاوکردن ڕاوی یاسایی نابێت لەو کاتەیە کە وەرزی زاوزێ و کە ڕاگەیەندرێ باشە نابێت بە هیچ شێوازێک بە هیچ جۆرێک ڕاو بکرێ لە دوای ئازارکردنی پێویستە بە تۆڕی ور ڕاو نەکرێ تۆڕێک بێ کار ڕێگا پێدراوە بە پێی یاسا و ڕێگای نەشیاویش بەکار نەیە بۆ ڕاوکردن ڕێگای نەشیا و نەک لە ماوەی ئەو 3 مانگەی کە دانرێ بۆ قەدەغەکردنی ڕاوی ماسی بتوانم بڵێم بە درێژایی ساڵ بە پێی یاسای 48 ساڵی 76 کە یاساکە لە عێراقیش و لە هەرمی کوردستان تا یاساکاری پێکرێ بەکارهێنەی ڕێگای نەشیا و بە درێژایی ساڵ قەدەغەیە ڕێگای نەشیاویش بریتیە با بڵێن لە بەکارهێنانی تەزووی کارەبە هەنی ماسی ڕاوەکرێ بە تایبەتی لە چەم و گۆماوەکانە بە تەزووی کارەبە ژەهر تەقەمەنی تۆڕی ورد ئەمانە بە پێی یاسا بە درێژایی ساڵ قەدەغەیە و وەسزاشی بۆ دانراوە و خەڵکی سەرپێکی کاریش بەم شێوازانە کە ڕاوی کردوە دەستگیر کراوە کە ئەمە کاریگەری ئەبێت لەسەر با بڵێن لەسەر کەمبوونەوەی سامانی ماسی لە چەم و ڕووبارەکانە چونکە هەریەکە لەم شێوازانە چکە لەوەی زیان بە سامانی ماسی ئەگەێنێ ئەبێتە هۆی لە ناوبردنی بە کۆمەڵی ئەو ماسیانە و گیانەوەرە ئاویەکانی تریش وە ژینگەی ئاوی ئەو شوێنش پیزەکە بە تایبەتی با بڵێن ژەهرەکان ینی ڕەنگە هەم سەرچاو ئاویەکە پیزەکە تەلەوسی پێەکە هەم ئەو ماسیەش ژەرهەیە بێ بە و ژەهرانە دوایی ئەوە بە کەڵکی خواردنیش نایە بەڵام خۆشبەختانە ئەوەی کە بەم شێوازانە ڕاوەکە با بڵین زۆر بربڵاو نییە ینی ڕاوچیە سەرێکیەکان ئەوانی کە ڕاوەکەن و با بڵێن ماسیەکانیان نەخەنە بازاڕەکان و بە شێوازی یاسایی ڕاوەکەن بەڵام لێرە لەوێ خەڵکانێک کاچێ بۆ خۆی بۆ خۆشی خۆی بۆ خواردنی خۆی ئەچێ ماسی ڕاوەکە کەمتر بۆ فرۆشتن بەکارێنێ ئەچێت تەزووی کارەبا بەکارێنێ یانە چێت ژەهر بەکاریان تەقەمەنی بەکارمێ کە ئەم شێوازانە بۆ خودی ئەو کەسەی کە بەکارێنێ زیانی هەیە و جگە لەوەش بۆ سەرچاو ئاوەکە و بۆ سامانی ماسی زیان و زەرەری هەیە کە شتێکە پێویستە ئەو خەڵکانی کە بەم کارە هەڵەستن دوور بکەونەوە و بۆ ئەوەی زیان بە سامانی ماسی نەگەێن. زۆر ڕاستە کاک سەلاح زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەو ڕێنمایی و زانیاریان لەسەر بابەتەکە پێشکەشت کردین من شتێکی ئەوتۆم نەماوە دووبارە سپاس بۆ هاتنێت دەستیەوە خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ کاک سەلاح مەجید کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی گەشەپێدانی سامانی ماسی بوون لە هەرێمی کوردستان قسە و باسمان کرد لەسەر پاراستن و گەشەپێدانی سامانی ماسی لە هەرێمی کوردستان تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بەش.